ئەگەر هاتوو لە ماوەی دووگیانێکەدا چەند هۆکارێک هەبێت ئەگەری مەترسی بۆ سەر ژیانی دایکەکە و کۆرپەرەکە زیاد بکەن پێی دەوترێت دووگیانەیەکی مەترسیدار. بەنسبەت هۆکارەکان دەتوانین بڵین ئەگەر هاتوو خانمەکە تەمەنی لە 17 ساڵی کەمتر بوو یاخود لە 35 ساڵی زیاتر بوو، یاخود خانمەکە بە خۆی نەخۆشی شەکرەی هەبوو یاخود بەرزی فشاری خوێنی هەبوو، یاخود لە دووگیانبوونی پێشتری مناڵی پێشوەختەی بوو بێت یاخود چەند جارێک مناڵی لەبار چوو بێت، لەم دووگیانیەی جگەرەکێش بێت یاخود دووگیان بێت بە دوانە یاخود سیانە، یاخود هاوڵی مناڵەکەی لە پێشەوە بێت، یاخود منداڵەکەی گەشەی وەستابێت لە ناوزگی، دەتوانین بڵێن ئەمانە هۆکارن و پێیان دەوترێت ئەم دووگیانیە مەترسیدارە. بۆ کەمبوونەوەی مەترسیەکان وا باشترە خانمەکە زوو چێکی خۆی بکات بە سەردانیکردن بۆ لای پزیشکی پسپۆڕ یاخود سۆنەر و پشکنینەکانی بە شێوەیەکی ڕێک ئەنجام بدات، دەرمانەکانی لە کاتی گونجاو بە شێوەیەکی ڕێک بەکاربهێنێت، باری دەرونی ئارام بکاتەوە خۆی ڕابێنێت لەگەڵ ئەو کێشەی هەیەی، پلانێکی هەبێت بۆ کاتی لە دایکبوونەکەی بە هیوای سەلامەتی بۆ هەموو چارەخوازێک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.